ئەگەر سلێمانی بەتەنها پایتەختی ڕۆشنبیریش نەبوێت هەر چالاکی هونەری تایە لە تۆ بکا بۆ لایمە لەبەرەوەی یعنی ئەم جۆرە چالاکیانە بۆ شاری سلێمانی بۆ کوردستان هەمووی بۆ ناوچەکە زۆر گرنگە لەبەرەوەی کە پەیامی هونەر ئەو پەیامەیە کە تۆ بە ئاسانیە گاتە دەمی کەسەکانی کە و شوێنەکانی کە و ئەوانە لەبەرەوە بۆ هاتنی ئەوان ئەمڕۆ بۆ ئێرە یا دوێنێ لە تەلاری هونەر کە بەڕاستی ئەو پێرفۆمە جوانەیان کردووە یا ئیکەن زۆر گرنگە کە هەمومان بتوانین بێبەش نەبین لێ زۆر بە سەراحەت ئەو پەیامی پێوتین کە ئێمە زۆر بە ینی بە پشگیریەکی تەواوە هاتوینەتەوە کایی پەروەردە و ئەوانە کە ئەمانەیە بەردەوام بین لە کاری هونەری و ئاڵگۆڕی هونەری و ئاڵگۆڕی گروپەکانمان و ئەم شتانە کە بەڕاستیەوە پەیامێکی خۆش بوو بۆ ئێمە چکە خۆتزانی یانی ئەم شارە بەردەوام لە کاری هونەری بێبەش نەبووە ئەم جۆرە چالاکیانە پێویستەکە بەردەوام بێ و تەواوی یعنی وتیان کە هەر جارێک ئێمە چالاکی تر بکەین لێرە بێگومان کە ئەو شوێنانە بێبەش بێت.